شەوێز داکەین دێوین وەکو پێنج مردار بووی نوڕای دەچین و هاتین وەکو چار مردار بووی مانە هیچمان پێ ناکری چ مەزاری تێنمەیە سڵاوت لێبێ ئەگەر پێم بڵێ ئەو ئاژەڵانە کێشیان چییە بۆچی ئەوە مردار دەبنەوە بێ سەرچاوە وەڵاو ئاژەڵانە ئەوە تقریبن پێنج ڕۆژە لە هیچ و ئەوەی لێ هات ئەمە گوتمان لەوانە ئیشێک گەرم و دەغر و شتی بیتن پاشان دوای بردمانە دکتۆری فەحسیان کرد گوتیان ئەوە نەخۆشی ئاژە ئەوەی ناوی چیا و دخۆشەکەی تاونەکە بەراویتەوە هەموو شەوێ پێنج و چار و شەش و دە و ئەوە مردارە بن و ئەکەون و چی کابرا گوتی ئەوە لێهاتی ئەو زەمە نازانین چ بکەین ئەدی هیچ چارەسەرێک شتێکیان بۆ نەدەژێت دەرزی ئەمە چوینە دکتۆری هیناینە چەند دکتۆری بە پارەی هیناینە لە قۆشتەپەی لێرە چەند دەرزی دەرمان هەیە دەرمانی تدەی بکە دەرزی هەموو ڕۆژە ستا دەرزە لێدە و دەرمانی تدەی بکە و بە ئیسیفادەیە بەیتەریش نهاتێ برێ وەکو بەیتەری وەکو حکومەت بەیتەری هاتبی نەهاتیە ئەمەش داوا لە حکومەتەکەین کە بەیتەریەمان لۆ ڕەوان کە حیلاجی ئەو مەڕووماڵاتی بکە خوا قبوڵ ناکە ئەو فەقیرانە ژیانیان لەس ئەوەندە مەڕووماڵاتیە یعنی وتی بوارێ پاییزە بەخێوکەن ئەوەن دوو بەرخەمەرخانە بەخێوکەن کە لەو خوان ژانی خوان پێ ئەوە بکەن ئێستاش هەم مرد خەراز بوو هەتاوە کوێستە چەند ئاژەڵتان لێ مردار بۆ بە خدای هەتاڵانۆکە تقریبا چل ئاژەل چووە مەڕ و بەرخومەر ئاری وەڵە ئێومارە جیرانی خوارشمان دووسێ کە ئەوش دنیا و پێریوش چار پێنجێک مردینە ینی کێشەکە بەس ئەو ئاژەڵانی ئێوە نیە ئەوەکانی دراوسێشتان هەما قورئان بە زۆری ئێمەیە بە زۆر بەسی ئێمە گرتیتی ئەوانەی دیکەش گرتیتیان بەس کمەوە ئێمە نییە بەس بڵاوانی بەرابییتەوە ئەگە وابیتن ئەگە ئەو نخۆشەوی دکتۆر دەرێن ئەو تاعو نەبی لەوانێ بەرابییت و مانە ڕاستە ناوەندی هەولێریە ما تەماشەکە هەچا دەوری ئێران هەموو مەڕووماراتە هەتا ناو زرارەتی و ئێرە و ئەو دەشتی بەڕانەتی و هەموو حیوان هەیە مانە ئەگە لێرە بەرابییت و هەمووی ئەگرتن هەموو جێشەگریت ئەگە حکومت بەرای لێ نەگری و حیلاجی نەکە و دەرمان دکتۆری نەنێریت نەکوتی معناوێ بە ئیسفادی باشە ئەوانەی کە ئاژەڵەکان نەخۆشن چەنددانن هەمویان نەخۆشنیان هەمیان نەخۆشە لە سەد بەرخی سێ بەرخی ساخە لەو سەتەش چلی لێ مرد مانە سێ بەرخ لە هەمووی ساخە ئەوی دی هەمووی مردیە هیچ نمەیە ئەوەش ئەوە لە پێش تاوتە هەمووی نەخۆشە لە پاشەوە هیچ چارەسەریشمان پێداکری چوومە دکتۆرم هینەیە دەرمانم هینەیە گەلمم لێ گۆڕیە گوتیان گەلی مەدێت زۆم دێت زۆ گوتیان بەرمەدەمەڕی بەرمدامەری خەراتر بوو ئەنی هیچ چارەمان نیە ئیلاگە چارە خوابی ئەگەنە بە هیچ کەسێک چارابیتن باشە ئەوە تەنها بەرخەکان گرتوانیان مەڕەکانی شەمان مەڕەکەش گرتیتی مەڕەکەش گرتیتی و بەرخەکە زیاتر پێچ و مەرقەیمە مەڕکی بەرخی نییە مەرقەیمترە لە بەرخی بەرخەکە زۆر تەنە زوری کرد بەرخەکەش هەموو هات بە فرۆشتنێ تەواو بوو گوتم لەو ڕۆژان دەی فرۆشم ئەیشخواوم قەدەرەی بەسەدا هینا و خلاصی کرد ئێستا هیچ چارە سەرمانە باش ئەوانەی کە ساغن زیاتر کردوونەوە یان هەر لەگەڵ هەمووی پێکەوەیە هەمووی پێکەوەی بەس ماسی لێ بکەین هەموو نەخۆشە ماچە دوودا بکەم و شەوێز داکەین دێوین وەکو پێنج مردار بووی نوڕای دەچین و هاتین وەکو چار مردار بووی مانە هیچمان پێ ناکری چ مەزاری تێنمەیە باشە ناتوانن سەری بڕنسو لە گۆشتەکەی وەرگرنیان پێران ناگەن بابا گۆشتەکەی زۆرمان کوشتی تۆلا دەدەمە خەرچی و بەخۆ دەخۆن و دەدەمە مارە فەقیران و بەرەوەلا هی زۆر ئەی بەچەقو ڕادەگا دەکوژمەوە گۆشتەکەی کێشەینێ لە تام و لە نانا دکتۆر گوتی بەس گۆلک کێشە هەیە چکو ئەو نخۆشە لە گۆلچی پێیا بووە لە مەڕی پێیان نەبووە لە کوردستان نهاتیە لە دەرەوە هاتیە لە سووریای زەرەب تێ لە تورکی تێ لە ئێران تێ ئەو نخۆشیە هەمووی دێتن هەمووی لە کوردستان هات ڕاست دایگرت ئەگەنە کوردستان خاوینە ئەمە بە ژیانمان لە تەمەنی خۆم هەتا ئێستا ئەو نخۆشیم نەدیتە بە هیچ شوێنێک نەمدیتە کویستانمان کردیە گەرمانمان کردیە مەردار بووینە مەڕی خۆمانە هیچ ئەو شتەمان نەیتە برێزارەکەدی ئەو نەوە نخۆشیمان نەیتە